پرسیاری کۆتایی کە زۆربەی خەڵک لە ئێمەی دەکا ئەوەیە ئایا دکتۆر چی بکەم کەوا ڕێگەربی لە نەخۆشی شەکرە، نەخۆشی شەکرەم توش نەبێ؟ وەڵام بۆ ئەم پرسیارە ئەوەیە کە هۆکارەکانی کە باسمان کرد نەخۆشی شەکرە زۆر خواردنی شەکرە، کەواتە ئەتوو ئەگەر بتەوێت تووشی نەخۆشی شەکرە نەبی یاخود دەترسی توشبی یا لە خۆناغی پێش شەکرەی یا لە خێزانەکەت نەخۆشی شەکرەتان هەیە، ئەوە دەتوانی بڵێ ڕێل نەخۆشیەکە بگری یا بە تەواوی ڕێ لێ بگری یا دووری بخەیەوە لە خۆت. یعنی ئەگەر هاتو ئەتوو معرضبی لەوەی کە 5 ساڵیت کە تووشی نەخۆشی شەکرەبی زۆر بە ئاسانی دەتوانی بکە 10 ساڵی دیکە 15 ساڵی دیکە. بەچی؟ یەکەم خاڵ ئەوەیە کە دەبێ خواردن ئەوانەی کە وتمان مادەی شەکری زۆر تێدایە وەکو شەکر و نان و برنج و میوە ئەو چوارە بە زۆر کەمکەیەوە. و هەروەها زۆر خواردن، یعنی حتا ئەگەر ئەو چوارەش نەخۆی بەڵام خواردنی دیکە دەبی کەمکەیەوە. لەبەرەوەی ئینسان ڕۆژانە خواردنێکی کەمی پێویستە. ئەدوو کە زیاد لە حەدی خۆت خوارد جسمتماندی دەبی، یەک لەو کۆ ئەندامانەی کەماندی دەبی پەنکریاسە، پەنکریاسیش کۆنتترۆلی شەکرە دەکات، کەواتە پەنکریاس ماندی بوو یعنی ئەتوو معرضی لە بۆ نەخۆشی شەکرە. پرسیارێکی تر ئەوەیە کە زۆربەی ئەو نەخۆشانەی کە لێمان دەکەن و خەڵک لێمان دەکا دەربارەی نەخۆشی شەکرە ئەوەیە کە ئایا ئەگەر هاتوو ئەمن تووشی نەخۆشی شەکرە بووم پێویست دەکا پشکنینی دیکە بکەم؟ بڵێ، ئەوانێک کە نەخۆشی شەکریانەیە پێویست دەکا 6 مانگ جارێک یا 3 مانگ جارێک یاخود هەر جارێک سەردانی پزیشکی کرد چەوری بکات، فەحسی چەوری بکە، فەحسی چاوی بکە، فەحسی کلەی بکە، فەحسی دڵی بکە. لەبەرەوەی نەخۆشی شەکرە تەئسیر لەم چوار بەشەی جەستە دەکات، کەواتە ئەتوو دەبی بەلای کەمی 6 مانگ جارێک یا ساڵی جارێک ئەم چوار بەشە کە گوتمان گورچیلەیە، دڵە لەگەڵ چاو ئەمانە لەگەڵ دڵ ئەمانە چێک بکەی لای دکتۆری پسپۆر کەوا نەخۆشی شەکرە هیچ کاریگەریەکی نەبووە لەسەر ئەم بەشانەی جەستت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.